بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێتانەگەینەوە. هیوادارین هەم دینتان سەلامەت هەم دنیاتان بە بەختەوەری بژین. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، ئەڵقەیەم جارەمان تایبەت کردووە بە قسەکردن لەسەر ئیسلام و دینە ئاسمانیەکانی ترەویش لە ڕوانگەیەوەی کە ماوەیەکی زۆرە کە دیاردەیەک لە ئەوروپا و ڕۆژئاوا سەری هەڵداوە و هەیە کە پێدەوترێ ئیسلامۆفۆبیا. ئەم دیاردەیە واتە ترس لە ئیسلام و مسلمانان. ئێمە لێرە لە ئەڵقەیەم جارەی بەرنامەکەتان خوێندنەوە بۆ ئەم ترساکەین. بۆچی شوێنکەوتوانی دینەکانی تر یان خەڵکانی ڕۆژئاوا ڕقیان بەرامبەر بە ئیسلام و مسلمانان هەیە؟ ئیسلام و مسلمانان چۆن دەڕوانە ئەوان و دینەکانی تر بە تایبەت دینە ئاسمانیەکان یەهود و نەسارا بە تایبەتتر؟ ئەم دیاردەیە کە و چۆن سەری هەڵداوە و چۆن چارەسەر دەکرێ؟ ئایا کرێ مسلمانان ببنە بەشێک لە ڕەوانەوەی ئەو ترسەی کە بەو ناوە ناونراوە؟ دواترین حاڵەتەکانی ئەم دیاردەیەش سووتاندنی نوسخەیەک بوو لە قورئانی پیرۆز، کتێبی ئاسمانی مسلمانان لە وڵاتی نەرویج بە بەرچاوی هەموو جیهانەوە بە تایبەت مسلمانان. بە میوانداری بەڕێز دکتۆر مەهدی قادر شرۆڤەی ئەم بابەتە ئەکەین بە گەرمی بە خێراتنی بەڕێزیانەکەین. کاک دکتۆر بینەریە و حاڵەتە بووی کە لەوانەیە دوارترینیش نەبێ، بەڵام هەر لەم چەند ڕۆژانەی ڕابردوو لە نەرویج کەسێک لە ڕاستڕەوە توندڕەوەکانی ئەوروپا لە وڵاتی نەرویج بە بەرچاوی هەموو میدیاکانی جیهانەوە، بە بەرچاوی مسلمانانی جیهانەوە، بە بەرچاوی مافی مرۆڤ و نەتەوە و ئاینەکانی هەموو دنیاوە، ینی دێ کتێبی پیرۆزی مسلمانان، قورئانی پیرۆز، نوسخەیەک لەو کتێبە ئاسمانیە وەکو ئیستێهزایەک بە مسلمانان، وەکو تەحەڕوشێک بە هەستی ئاینی مسلمانان و شوێنکەوتنی ئەم دینە پیرۆزە شێوێنێ. ئەویش وەک ئاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەکەەوە، دواترینی ئەو زنجیرە حاڵەتانەیە کە وەکو دیاردەیەکی لێ هاتووە لە ئەوروپا. ئەگەر چاوێک بە ئامارەکانە بخشێنین، ئەبینین مەسەلەن لە ساڵانی 2016 ئەمریکا پێشەنگی ئەو وڵاتانەیە کە ئەم جۆرە با بڵێین کاردانەوە خراپەم کارە خراپانە ئەکرێ بەرامبەر بە ئیسلام و مسلمانان. دیاردەی 2000 حاڵەتی تیا تۆمارکراوە. دوای ئەو فەڕەنسا دێ مەسەلەن لە ساڵی 2017 نزیکی 500 حاڵەت تند و تیژی بەرامبەر مسلمانانی تیا ئەنجامەدرێ و هەروەها لە وڵاتەکانی تری وەکو بەریتانیا و وڵاتە ئەوروپیەکان. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووەوە؟ خوێندنەوەتان چییە بۆ ئەم جۆرە حاڵەتان؟ بەناوی خوای گەورە، سپاس بۆم دەرفەتە مام سعبا، سڵاو بۆ بینەرانی کەناڵی جوانی پەیام. بێگومان ترس لە ئیسلام مێژوویەکی دوور و درێژی هەیە. دەتوانین بڵێن هەر لە سەرەتای سەرهەڵدانی ئیسلامەوە جۆرێک لە سیراع لە ململانێ هەیە لە نێوان ئاینەکانە، شوێنکەوتوانی ئاینەکان، بە تایبەت ئەو کاتێکی ئیسلام وەکو حەزارەت وەکو ئیمپراتۆریەت دەرەکەوێ و دەیەوێت پەیامی خۆی بگەیەنێ بە ئەوروپا لە دەواازەکانی قوستەنتینیە و کاتەی ئیمپراتۆریەتی بێزەنتیەدا ئیتر جۆرێک لە سیراع دروستە بێ. کاتێک ئیسلام ئەگاتە ئەوروپا، ئەگاتە ئیسپانیا، ئەگاتە بە تایبەتەوە بەشەی کە ئێمە مەبەستمانە ئەگاتە ئەوروپا، هەم لە ڕۆژهەڵاتەوە لە تورکیاوە تا ناوەڕاستی ئەوروپا لە بەڵقانەوە ڕوا، لەو لاشەوە لە ئیسپانیاوە چێتە پورتوگال و ئیسپانیا. بێگومان ئەمە ئیحراجێکی زۆر بۆ پاپا و بۆ دەسەڵاتی مەسیحی دروستەکە. لێرەوە هەوڵە درێ بە چەندین شێواز دژایەتی ئیسلام بکرێ، لەبەرەوەی ئیسلام کاتێک کە ئەگاتە هەر ناوچەیەک لەبەرەوەی لەگەڵ ڕوحی ئینسانە، لەگەڵ سروشتی ئینسانە هاوتەری بوو تەبایە
خەڵکێکی زۆر وەک وەڵێ يدخلون في دين الله أفواجا خەڵکێکی زۆر داخلی ئیسلامە بن بەتایبەت وەکو کەوانەیەکی بچووک پاپا و دەسەڵاتدارەکان کە ئەو کاتەوان دەسەڵاتی یەکەمی ئەوروپا بوون یا وڵاتانی ئەوروپا و کیشوەرەی ئەوروپا بوون دەسەڵاتی دینی و سیاسی لایەوە ینی بەتایبەت ینی دژایەتی هەر فکرە و ئایدایەکی زمینیشیانە کرد کە جیەوان بوەستێتەوە نەک هەر ئیسلام کە دێ نەک هەر ئیسلام بەتاکید ئەسڵەن ینی یەکێ لەو شەڕانەی یەکێ لەو جەنگە قورسانی کە لە ئەوروپاشە دواتر ڕوویداوە شەڕی نێوان کاسۆلیک و پرۆتستانتەکانە ینی بۆ نمونەهارەوەی کە لویسی چواردەهەمەی کە بەرامبەر ئەوەی بڵێ پرۆتستانتم لە فەڕەنسا سەرێ بڕێ ئەوەی کە بەرامبەر یەهود کراوە 350 ساڵ یەک یەهودی بۆینە بە قاچخاتێکە خاکی بریتانیاوە یعنی کاتێکە پاشا فەردیناند و شازادە ئێزەبێلا کاتێکە ئیسپانیا لە دەستی مسلمانان دەرەهێنەوە بە ئاگر و ئاسن لە 1692 هیچ ملیۆنان کتێبە سووتێنرێ حەزارەتی ئیسلامی تەدمیرەکرێ معلومە لە تاریخە جوولەکە لەگەڵ مسلمانان دەرەکرێ مسلمانان پانایادەنەوە جا ئەم ترسە لەو کاتەوە هەیە بەسم ئەوەیە ئەمە شتێک لە بۆ مەسەن ئیسلام چوو بێ ئەوان مەحو کاتەوە بۆیە ئەوان ڕخیان لێ ئیسلام خۆ وەستا بوو ئیسلام ئەسڵ وەستا بوو ئیسلام لە ئەخیر فتوحاتی ئیسلامە وەستێ لە جەنگێکی زۆر خوێناویدا ئیسلامی تر کۆتایی ئەوەستێەوە ئیتر سڵح دەست پێەکە بەڵام کاتێک کە عالەمی ئیسلامی لاوازە بێ بەتایبەت لە ئەنجامی هێرشی مەغۆلەکان بۆ سەر عالەمی ئیسلامی و پارچەبوونی لاوازبوونی دەوڵەتی عەباسیەکان و سەرهەڵدانی چەند ئیمارەتی بچووک بچووکی حتا وەکو ئەیوبیەکان و وەکو سەلجوقیەکان وەکو فاتیمیەکان لە میسر حەملاتی سەلیبی دەست پێەکە یعنی لە هێرشی سەلیبیەکان کاتێکە لە فەڕەنسا پاپا ئۆربانی دووهەم لە 1991 میلادیایە ئیعلانی شەڕی مقەدەسەکە هەرەو کاتە ئیسلامفۆبیا دەست پێەکە مسلمانان کافرن شەیطانن شەیطان پەرستن محەممەدین ئەم قورئانە درۆیە ئەم قورئانە هەڵبەسرایی محەممەدە محەممەد پێغەمبەری ڕەوانەکراوی شەیطانە محەممەد کەزابە محەممەد ڕۆزنە وحاشاه عليه أفضل الصلاة والسلام ئەم هەموو درۆ گەورەیە بەرامبەر مسلمانان نەکرێ مسلمانان کەنیسەی قیامەیان ڕوخاندووە کەنیسەی مەهدیە ڕوخانووە مسلمانان هەچی پیرۆزیەکانی ئێمە تەدمیریان کردووە ئێمە بێ چی بکەین ئێمە بێ خاکی پیرۆزەکان لە دەست مسلمانان دەربێنین لە دەست ئەم وحشانە دەربێنینەوە بەم شێوەیە یعنی کۆمەڵە ڕموزات دانرێت لە ڕمزی ئیسلامە درێت پێغەمبەر و کەسێکی قاتل پیاوکوش هەتا ئێستا وێنەی لە ئەوروپا ماوە وەکو هەندێک لە مستەشریقین دەڵێن وێنەیەکی جوانی ئیسلام ئێستشی لەگەڵا بێ لە ئەوروپایە نییە هەتا ئێستش بۆیە وێنەی ئیسلام شێوێنراوە وە قورئان وەکو کتێبێکی مرۆیی تەماشاکرا وەکو دانرایی محەممەد تەنانەت ئەو کاتێک کە گەرمەی سڕایی ئیسلامی با بڵێن کە خۆی بینێتەوە لە ئیمپراتۆریەتی عوسمانیا قورئان کاتێک کە تەرجەمەش کراوە هیچ لە سەبەبەکان ئەو حرەکەی تەرجەمەی قورئانە بووە یا دەتوانین بڵێن تەفسیری قورئان بۆ زمانی لاتینی و بۆ زمانەکانی تر ینی نانوتە قورئان تەفسیری قورئان تیانە قانونی ئەتراک قانونی تورکەکان یا کتێبی وەسەنەی محەممەد ینی بەم شێوەیە تەرجەمەیەک کاتێکش کە تەرجەما کرێ زۆربەی مەفهومەکانی شێوێنرێت چونکە ئازانن حروب جەنگی سەلیبی کاتێک کە شکست هێنێ یعنی لە دوای شکستی شەڕی سەلیبی اینجا شەڕی فکری دەست پێەکە ئەم ئیسلامفۆبیا دەست پێەکە جارێککە یعنی ئەو کاتێک کە ئەڵێ یەکەم تەرجەمەی قورئان لە 1940 کراوە ئەو کاتێک کە خەریکە شەڕی سەلیبی بە تەواتی کۆتایی پێێتەوە شکست هێنێ بۆیە ترس لە ئیسلام تەمان ترسێکی ناڕەوایە عین ترسێکە دروست کراوە هەندێکی بەهۆی ئەو با بڵێن پێگەی ئیسلامەوەی بەڕاستی لە ڕووی فکریەوە هەندێکی پێگەی ئیسلام لە ڕووی جیۆسیاسیەوەیە ئیسلام کاریگەری هەیە و ئیسلام بۆقعی هەیە لێدانە لە شکۆی ئیسلام لە گەورەی ئیسلام شێواندنی مەفاهیمی ئیسلامە و بەشێکیشی شەڕی سیاسی و بەرژەوەندیە بەڕاستی یعنی شەڕی کۆکردنەوەی دەنگە ئەو ئێستا شەرەیە یعنی ئەو بەڕێزی کە جەنابە داماژت پێدا کە سەرۆکی با بڵێن جەمعیتیشی متەتەڕیفە لە نەرویج کە ئەم پارتە ڕاستڕەوانە لە نەرویجە لە نەمسایە لە هۆڵندایە لە بریتانیا لە هەر شوێنێکی تر هەتا گاتە ئەمریکا
کە باز لە جێڕانەوەی شکۆ بە مرۆڤی سپی و پاراستنی ینی حملەکەیەوەیە نەرویز لە ئیسلامکردن دوورخەنەوە و کاتێکی ژێم کاراکات ناچێت لە شوێن ئەچێتە ناوگەڕێکی مسلمانەکان ئەماکە بۆ ئیسفزاز ئەماکە بێگومان ئەمە سوکایەتیە بە هەست و شعوری ملیارونیوێک مسلمان هۆکارەکەی دەکرێت سیاسی بێ دەکرێت کۆمەڵایەتی بێ دەکرێت پەیامێک بێ بۆ کۆمەڵگەکەی خۆی کاتێک ئیسلام لە ئەوروپا پاشەکشایەکە مەترسی لەسەر دەسەڵاتەکانی ئەوان نامێنێت ئێستا ئۆتۆماتیکی مەسەلەن لە زەمانێکە ئەم ترسە ئەوان یا ئەم تونند و تیژەی ئەوان بەرامبەر بە ئیسلام و مسلمانانیش بۆ خۆی ئاستێکی نزم تۆمارێک هەودێتە خوارەوە بەڵام دوجار لە سەردەمی ئێستەی تەکنەلۆژیایە کە دیسان بە شێوەیەک لە شێوەکان هەم لە حملەی کۆچی مسلمانان و لە وڵاتە ئیسلامیەکانەوە بەرەو ئەوروپا ڕێژەیەکی زیادر وەرەگرێت هەم لە ڕێی مەسەرەن تەکنەلۆژیا و ئیعلام و میدیاوە کە ئەچێتە لای هەموو تاکێک لە جیهانە دیسان شەپۆلی ئیسلام و ڕوونکردنەوەی ئیسلام و تەرجەمەی قورئان و مەسەرەن کتێبە ئاینیەکانی ئیسلام دەچێتەوە ئەوروپا و تەقل لە دەرگای ئەوروپیەکانەداتەوە دیسان ئەم ئیسلامۆفۆبیایە سەر هەڵەداتەوە و تونند و تیژی بەرامبەر بە مسلمانان و کتێبی خوا و ئیسلام مەسەرەن سەر هەڵەداتەوە ئەم جاریان چ شێوازێکی لەخۆ گرتووە مەسەرەن جیاواز لەوەی کە جەنابەت لە چەند سەدا پێش ئێستا باست کردیانی طبعا بە دوای هەر ڕووداوێکە ڕووداوەکان بەڕاستی ئەو ڕووداوانەی کە درێتە پاڵ مسلمانان بە تایبەتی هەندێک ڕووداوی تونند و تیژی ینی یەکێ لەو ڕووداوانەی کە ینی جارێککە ئیسلامفۆبیای زیندوو کردەوە مەسەلەی 11 سپتەمبەر بوو لە 2001 ینی ئەوە وای کرد کە بە داگیرکردنی عێراق و ئەفغانستان کۆتایی پێهاتوە هەرو کاتەش سەرۆکی ئەو کاتی ئەمریکا وتی شەڕی سەلیبی دووەم دەست پێکاتەوە ینی کە شێوازەکەی ئەوان بریتی بوو لە داگیرکردنی وڵاتان ئیسلامی و ئێستا لە هیچ وڵاتێکی ئیسلامیە نییە کە مەعسکەری ئەمریکی وڵاتانی ئەوروپی لە نەبێ و ئیستیعمار و کۆڵۆنیالیزم و داگیرکاری بە شێوازێکی نوێ دەستی پێکردوێتەوە و ئیسلام ئێستا بەڕاستی مسلمانان زۆر لەوە لاوااسترێکن کە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەریەوە تهدیدی ئەوروپا بکەن یعنی تەنانەت ئەم بزوتنەوە ڕادیکاڵانی کە بەشێکی خۆیان دروستەکەن کە ئیشی مخابراتیە کاری ینی وەکو هەتا وەکو مێژونوسێکی خوان ئەڵێ باوەڕکەن کۆکاکۆلا ئەو باسی لە ڕووی تەندروستیە باسێکڵە کۆکاکۆلا زیاتر لێوە کوژێ وەکو لە داعش مەترسی نییە بۆ ئەوروپا داعش مەترسی نییە بۆ ئەمریکا داعش مەترسی هەیە بۆ ئیسلام داعش مەترسی هەیە بۆ مزگەوت داعش 600 مەلا لە مووسڵە کوژێ داعش دەیان ئیسلام ناشیرینەکە بەڵێ ئەسڵەن داعش مەترسی نییە بۆ ئەوروپا بۆ ئەمریکا داعش گیانی ڕوحی ئێمەی هێنایە خوارەوە حەزارەتی ئەمەی نەهێشت بۆیە دروستبوونەوەی ئەم شێوازەی ئێستای ئەوروپا لە دوای هەر ڕووداوێک بۆ نما ئەو مەسەلەی تەقیکردن لە شارلی ئیبدۆکە لە وەبزەم لە فەڕەنسا بوو ڕەت فعلێکی گەورە دروستە بێ حتا خەڵکی سەرکردی عەرەبەکانی ژەچنەوێ و هۆکارێکی ئەگەر ئەم ڕووداوانە ینی هەندێکی بەڕاستی بەشێکی لەوانەیە ئەم حرەکاتانە بێ کە دروستەکرێ بەشێکی مامەڵەی نادروستی مسلمان بێ بەشێکیشی بەڕاستی وەکو هەندێک لە میدیاکانە و ئەزانین هەندێک لە دەسەڵاتدارانی عەرەب خۆیان هاندەری ئەمن ئیحراج بوون حتا هەندێک لە جالیاتی ئیسلامی بە خەتەرە زانن بۆ سەر ئەوروپا هەندێک بە حرەکاتی ئیسلامی خراونەتە بازنەی تیرۆرەوە وەکو حرەکەی خوان مسلمین وەکو مەسەلەن پیاویشی گەورەی یوسف قەرزاوی خراوەتە بازنەی تیرۆرەوە ئەمە هەمووی جۆرێکە لە هاندان ئەم قسانە هەموو ڕۆژنامەنووسی ئەوروپی ئەم قسانە ئەگوازێتەوە بۆ خەڵک هەڵبەت بە جۆرێک لە جۆرەکان مەسەن خەڵکانی کۆمەلگە ئیسلامیەکانیش بەشێکن لەوە بەڵێ بەشێکن لەوە بەشێکی هاندانە بەشیشی تعاملی نەزانانەیە بەشیشی تعاملی نەزانانە بەڵام بەڕاستی دەبێت ئەوەش بڵین ئەم ترسە لە ئیسلام سیاسیەکانی کەن بەشیشی ئەلامێکە و کۆمەڵگەی ئەوروپی دەبێت ئەوە بڵین بەڕاستی کۆمەڵگەیکی بە هەڵوێستە یعنی لە 1970 کۆمەڵگەی ئەوروپی دیژی عنسوریەتە یعنی هەر ئەو ڕۆژەی کە ئەو قورئانە سوتێنرا 500 کەس لە خەڵکی نەرویز لەو منطقەیە کۆبوونەوە لەگەڵ مسلمانەکانە وتیان ئێمە عنسوریەکانمان ناوێت لە جادەکانی نەرویز ئەو پرسیارە زەخکەمەوە لەگەڵ ئەو تونند و تیژەش بەرامبەر بە ئیسلام و مسلمانان ئامارەکانەوەمان پێ دەڵێن کە بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام و مسلمانە بوونی ئەوروپیەکان بە ڕێژەیەکی زۆر زیاتر لە جاران مەسەلەن تۆمارەکرێ
ئەم با بڵێن هینە پێچەوانەیە ئەمە ڕاستە پێچەوانەیە دژایەتی ئەوروپیەکان کە بۆ نمونە زەخە بێتەوە بەرامبەر بە ئیسلام هەندێکیان تەبان کەمینەیەک با بڵێن یان توندڕەوەکان و مسلمانبوونی هەندێکی زۆرینەیەکی تریان با بڵێن چیمان پێڵێ ئەمەیانی بەتاکید خۆی کەلعادە هەندێک خەڵکی هەرناوی ئیسلامی نەبیستووە مهتەم نییە بەڵام ئەوەنە کاتێک کە حەدەسێک دروست هەبێ حتا لە 11 سپتەمبەرە ینی قورئان زۆر چاپ کرا لە ئەمریکا خەڵکێکی زۆر مسلمان بوو هەڵبەت ئەمە ڕەدەلفعلیش لای مسلمانان دروستەکە کە زیاتر هەوڵدەن هەڵوێستی خۆیان ڕوونکەنەوە بانگەواز زیاتر بکەن زیاتر بەخۆیان بچنەوە زیاتر خۆیان ڕێکخەنەوە ینی بۆ نمونە هەرەوەی کە لە نیوزلندا ڕوویدا کە لە مزگەوتی نور نزیکەی 50 مسلمان شەید بوو ینی هاو سۆزیی زۆر بە مسلمانان دروست بوو چەندین کەس ئیعلانی ئیسلامی خۆی کرد هۆکارەکەشی ئەمەیە لەوان هەندێکی هەر بالفعل بەدوای ئیسلامە بگەڕێ بڵێ بزانم ئەم ئیسلامە چییە بالفعل ئەم قورئانە چی خۆشبەختانە ئێستا ئێمە بە هەموو زمانەکان لەسەر چ وەکو چاپکرا و چ وەکو لە سایتەکانی ئینتەرنێت چکە لە کەناڵەکان ئیسلامیکی ڕاستەقینە ئیسلامیکی جوان ئیسلامێکی مۆدێرن ئیسلامێکە ئەوەی کە خوددا دەیەوێت لە قورئان و سوننە هاتووە هەموو تاکێکی ئەوروپی ئەمریکی بە هەموو زمانەکانی دنیا دەتوانێت لەسەر ئیسلام شتی دەستکەوێت بۆیە ئێستا بەڕاستی دەستگەیشتن بە ئیسلام بە مەسادری ئیسلامی زۆر ئاسانترێکە لە ڕابردوو مەراکیزی ئیسلامی هەیە کۆمەڵە مرکزی گەورەیە کۆمەڵە مزگەوت هەیە کۆمەڵە بانخواز و داعی هەن لە ئەوروپا لە ئەمریکا توانن وەڵامی و پرسیانە بنەوە بۆیە خۆشبەختانە ئەم ئیشانە جۆرێکە بێت لە ڕیکلام بۆ ئیسلام بەڵام وەکوڵێ دیسانەوە هەر عەزێتی مسلمانانەدا وا خۆشە وا باشە ئەم حەملەیە بە حیوار و بە گفتوگۆ بێ بە بانگەوازێکی ڕاستەقینە بێ نەک لە ئەنجامی ڕەدلفعلا بێ جاری وایە لەوانەیە کابرایکی ئەوروپی لە ڕەدلفعلاوە بکە بۆیە لە ڕووی سیاسی شەما و سعباس ئێمە زانین حتا گروپی ئەو کەسەی کە فشاری زۆر لەسرە تۆکمەترە بێ خۆی زیاتر خۆی کۆکاتەوە زیاتر لە ڕووی سیاسیشەوە پابندی حتا حیزبە سیاسیەکان جوان ئێستا مەسەلەن لە عالەمی ئیسلامیە لە کوردستانە لەکوێ ئەو کاتێک کە فشار زۆرە زیاتر تون دەبیت ئەو کاتێک کە فشار کەمە زیاتر دەستکراوە بیت و ئیهمالە بیت و خۆتەکەیتەوە و ینی ئەمە لە ڕووی نەفسیەوە وایە بۆیە مسلمانان کاتێک کە تینیان بۆ دێ کاتێک لە ئەوروپا سمعەیان زیاتر ئەشێوێنرێ کاتێک کە ڕۆژنامەی دانیمارکی سمعەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەشێوێنێ و کاریکاتەری لەسەر دروستەکە گەورەترین حەملە دەست پێکە بۆ سەرخستنی ئیسلام و بۆ ڕوونکردنەوەی وێنەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بە هەموو زمانەکانی دنیا یانەوەی پێغەمبەر محەممەد ئیسلامی کە لە وڵاتانی ئەوروپایە لە ڕۆژئاوایە توانیوێتی بە پێچەوانەی ئەمەوە مەسەلەن یان کاریگەری هەبێ مەسەلەن لە ڕەوانەوەی ئەو ترسی کە بەرامبەر بە ئیسلام و مسلمانان هەیە توانێتی بەم ئەرکالسیا و ڕۆڵە ببینێ بەتاکید خۆی جالی ئیسلامی لەوێ متەفەڕقەیە ینی جالیات لەوێ لەسەر ئەساسی قەومی دابەش بوون جالی پاکستانی جیای لەگەڵ جالی عەرەبیە جالی سعودی جیای لەگەڵ جالی عێراقیە ئەم هەرچەندە هەندێک مرکزی گەورە هەیە چ لە ئەمریکا چ لە ئەوروپا ئەم مرکزانە بێگومان بەپێی ئەو لە چوارچێوەی ئەو قانون و یاسایی کە لەوێ هەیە مەسەلەی ئازادی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی ئەژینا لە هەندێک لە وڵاتی ئەوروپیا لەبەرکردنی حیجاب بانگەواز بانگدان داوا لەسەر لە هەندێک شوێن بانگەواز لە هەندێک شوێن قەدەغەیە ئێستاشی لەگەڵا بێ بەڵام تاکی ئەوروپی بەڕاستی زۆر مهتەم نییە ینی بەم بابەتانە بە تایبەتی بە ئاین هەر لەو کاتەوەی کە ئاین هەر ئاهتەنان ئاینی مەسیحیش لە لای ناشرین کراوە ئاین وەکو تریاک و تلیاشی گەلان تەماشاکراوە بۆیە خەڵک مهتەم نییە بە ئاینی لاو کەسانە نەبێت کە بە دوای شتێک ئاگەڕێن وێڵن بەڵام جالی ئیسلامی تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بە و ئیعلامی ئیسلامی چکە بەڕاستیەمە کۆمەڵی قەنەواتی گەورەی ئیسلامی هەیە بە زمانی ئینگلیزی پەخشەکە چ لە قەتەرەوە چ لە شوێنەکانی ترەوە کۆمەڵە سایت توانیوێتی على الأقل وەڵامی ئەو پرسیارانە باتەوە کە تاکی ئەوروپیا تاکی غەربیەتی لەسەر ئیسلام بەڵام دوجار وەکوڵێ توانە و هێز و تاقی مسلمانان هەرەوەنەیە جناب داماژت بۆ کرد هەندێک حاڵەتە مەسەلەن مسلمانانیش بۆ خۆیان بەشێک ئەبن لە دروستکردنی ئەم ترسە یان بەدەستەوەدانی هەندێک مبەرر بۆ ئەوەی ئەوان ترس لە ئێمەیان هەبێ بەدەر لە سیاسیەکان کە لە منافسەی یەکترە باش لە ئاسی وڵاتەکان مەسەلەن ئەمەیان خوڵقاندووە لەسەر ئاسی تاکی مسلمان چۆن ئەم هەڵەیە ئەکرێ ڕوو بدایانی مبەرر بدا بەدەستەوە
بۆ ئەوەی ئەوان ترسیان لێ هەیە. بەڵێ ڕاستی یعنی ئێمە هەندێک مەزاهر هەیە ئێمە لە ئەوروپا یان ئەیبینین لە ڕێی میدیاوە هەندێشت هەیە بۆ نمونە هەندێک زاهیرە هەیە بەڕاستی چ لای گروپی عەرەبی بە تایبەتی قوتابخانەی سەلەفی چ لای پاکستانی و ئەفغانیەکان ینی لە سەداسەد ئەو کولتورەکە ینی ناوێت جۆرێک لە پەیوەندی لەگەڵ تاچی ئەوروپیا دروست ببێ اختلاطی ناکە هەموو شتێکی ئەو بە حرامەزانێ جلوبەرجی ئەو بە وڵاتەکەشی چۆتە لە وڵاتەکەی ئەوایە بڵێ ینی شەڕێکی گەورە دروست دەبێت لەسەر نیقاب لە کاتێکە نیقاب عادەتە نیقاب ینی نیقاب واجب نییە لەسەر ئافرەتی مسلمان حتا لای شێخ ئەلبانی واز لە ئەوەکانی تر بێنە ینی واجب نییە نیقاب ینی ئافرەتی مسلمان ئامادەیە شەڕێکی گەورە دروست کات ببێ بە هەڵایکی گەورە لە فەڕەنسا لە فلان شوێن لەسەر نیقاب لە کاتێکات فتوا هەیە حیجابەکەش شلکەیتەوە لە حاڵەتی ضرورەتە کاکە ڕیشت تاشی لە حاڵەتی ضرورەتە کاکە هەر بە سەراحەت یانی ئێمە شتانەمان هەیە بۆیە هەندێک تاکی مسلمان ئامادەنیە من ناڵم بتوێیتەوە من ناڵم بەڵام ئامادەی ئیندیماج نییە ئامادەی پێکەوە ژیان نییە ئامادەی ئەوەنێ لەگەڵ کۆمەڵگەی ئەوروپیا بژی ئامادەنێ بانگەوازی کە ئامادەنێ لی نزیک بێتەوە بە پیسی ئەزانێ خۆی بەشێکی ئەمەیە بەشێکی اینجا ئەوەی کە داعش بە ئیسلام کردێتی سومعی ئیسلامی شێواندەوە ئەمەش هەر هۆکارێکە وەکوتم هەندێک لە هەرەوەی کە منافەسە هەیە لە بینی قوتابخانەکانە لە بینی سۆفی و سەلەفیە لەوێش هەیە لە بینی شیعە و سوننیە لەوێش هەیە لە بینی عەرەب و کووردا لەوێش هەیە ینی بۆ نمونە هەندێک مزگەوت سووتێنراوە مسلمان سووتانوێتی بە مسلمان حسابە لە دژی ئۆردۆغان و لە دژی تورک هەندێک لە مزگەوت لە ئەڵمانیا سووتان ینی معلومە ینی هەندێک کورد سووتانێتی مسلمانیشە لەبەرەوە ینی قبول نەکردنی یەکتر لە نێوان مسلمانان بێگومان کاریگەری هەیە وەکو عەرزم کردی هەندێک لە وڵاتانی خەلیج زۆر لە جالی ئیسلامی خوێنن بەتایبەت لە هەندێک لە قوتابخانە و لە هەندێک لە مەدرسەی سیاسی لیانەدەن بۆیە هاندان هەیە هاندانی دەرکردن هەیە و بەشێکیشی حملەی انتخاباتە کو عەرزم کردی حملەی هەڵبژاردنە بەتایبەت حیزبە یەمینیەکان حیزبە متتەڕیفەکان و بەشێکیشی پێی وایە هەر بەڕاستی بە فعلی کۆچبەر بەگشتی و کۆچبەری مسلمان غێری مسلمان چکە کۆچبەرێکی زۆری ئەفریقی ڕۆکاتێک کە مسلمان نیە بارێکی گەورەی دروست کردو بۆ سەر ئابووری بۆ سەر کەرتی تەندروستی بۆ سەر ژینگە بۆ سەر چی بۆ سەر چی پێویستەکانمانە دەرکرێن بگەڕێنەوە هەروکو چۆن ترامپ داواکات بەڕووی مەکسیک و بەڕووی فلان و بە فلان شوێنە دابخرێ لە ئەوروپاشم ئەمە هەیە بریتانیاش ئەوێ ئەمە بکە ئەوێت سنوورێک دابنێ بۆ دیاردەی کۆچکردن کە پێی وایە ئەمە لە ڕووی دیمۆگرافیەوە چەند لەوانەیە هەر یەک دوو دەیتر بەرە ئیسلام ببێتە ئاینی یەکەم لە ئەوروپایە و مهاجرین ئەوانەی کە سەریان ڕەشە ئەوانە ببنە زۆرینە لە ئەوروپایە چکە لە ڕووی ژمارەوە لە ڕووی خێزانەوە ژمارەیان خێزان 5-6 کەسە بەلانی کەمەوە بەڵامەوە ژماری ئەندامانی خێزانیان 2 کە 3 کەسە 4 کەسە لە بە زۆرترین حاڵەتە ئەمە پێی وایە کولتوری ئەوروپی قومیەتی ئەوروپی مرۆڤی سپی پێست ئاینی مەسیحی هەمووی لە خەتەرایە بۆیە دەبێت کارێک بکرێ بۆ ئەوەی کە ئەوروپا ڕزگار بکرێ ترسێک هەیە ئەو ترسایی تر بەڕاستی دەبێت جالی ئیسلامی دەبێت مسلمانان بیڕێوێنەوە بەڵام مسلمانان ئەوەش ناشارنەوە بەڵێ دین ئیسلام دینێکی حەقا بێ بە هەموو کەسێک بگا ئیتر ڕغم ئەنفیهم ینی ئیسلامەگاتە هەموو گۆشەیەکی دنیا بەڕاستی جەنابی مامۆستا با لە ڕوانگەی ئیسلامەوە سەیری دینەکانی تر بکەین ئیسلام چۆن دەڕوانێتە دینەکانی تر چۆن مامەڵەیان لەگەڵدا ئاکات طبعا ئیسلام وەکو ئاینێکی ئاسمانی وەکۆتا ئاینی ئاسمانی خۆی بە زنجیرە و تاوکەری ئاینەکانی تر ئەزانێ و بەتایبەت ئێمە دوو ئاینی ئاسمانی ترمان هەیە بێزگە لە ئیسلام کە ئاینی یەهودی و ئاینی مەسیحیە پیانەوتێ ئاینی ئیبراهیمی لە یەک خێزانن یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ من نەوەی ئیسماعیلی کوڕی ئیبراهیمم و جوولەکەکانی ژەڵێن ئێمەش نەوەی ئیسحاقی کوڕی یعقوبی کوڕی ئیبراهیمین و عیساش عەلەیهی سەلام هەر لە بەنی ئیسرائیلە بۆی ئیسلام خۆی بە تەواوکەری ئاینەکانی تر ئەزانێ یەک دوو و دانی ناوە بە بوونی ئاینەکانی ترە اعترافی پێکردوون وەکو وجودی واقعی وەکو ڕێزلێنان لە کتێبی پیرۆزیان لە تەوراتیان لە ئینجیلان لە پێغەمبەرەکانیان یعنی تۆ دیقەت بدا
موسى عليه السلام نزیکەی 300 جار لە قورآانی پیرۆزە ناوی هاتووە. عیسی عليه السلام 25 جار لە قورآانی پیرۆزە ناوی هاتووە. چەند سوورەتێک لە قورآانی پیرۆزە بە ناوی ئالی عیمرانەوەیە، بە ناوی مائیدەوەیە، بە ناوی کەهفەوەیە، ئەمان هەمووی بە ناوی شوێنکەوتەی مەسیح و مەسیح ڕوومەوەیە. ڕووم هەرباسی ڕۆمەکانەکە. بۆیە لە قورآانی پیرۆزە پانتایشی تر هەیە، پانتایشی گەورە هەیە لەبارەی ئەوانەوە. یعنی عیسی عليه السلام منزلەتێکی گەورەی هەیە لە قورآانی پیرۆزە. مەریەم کە دایکی عیسای عليه السلام پلەیەکی زۆر گەورەی هەیە لە ئیسلامە. بۆیە مسلمانان وەکو ئەهلی کتاب تەماشایانەکە، وەکو کافر تەماشایان ناکە، پێیان ناوترێ کافر. لە چکە کافر خواردنی حەڵاڵ نییە، هاوسەرگیری لەگەڵیا حەڵاڵ نییە، دانیشتن لەگەڵای حەڵاڵ هەندێشت لە هەندێک حاڵەت جیاوازێکی زۆر ڕوونەبە، جیاوازێکی زۆر کردوون. بەڵێ جای کرد ئاهلی کتاب و لە ئاهلی کتابیش هەمویان وەک یەک نین، لەیسو سەوا. قورئانەوەشی جا کردوێتەوە. اینجا قورئان بڕای بە پێکەوەژیان هەیە لەگەڵیانە، بڕای بە حیوار هەیە لەگەڵیانە. بۆ نمونە قورئانی پیرۆز بانگەشاکە فەرمێ ئەی ئاهلی کتاب وەرن ئێمە و ئێوە کۆ ببینەوە لەسەر خاڵە هاوبەشەکانە، یعنی تعالوا ورن برز ببنوا يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم، كلمة سواء يعني توحيد باشا باي ما لسر أمانة كوب بينوا. هروها اعتراف بأزادي أهينيكا لتاريخها لطول تاريخها إيمايا مسيحية كان يهودية كان لمدينة أبون، مسيحية كان لأطراف أبون، تلا باكور لدوربري سنوري شام، تلا لجنوب كلا حدود يمن بون، مسيحية كان نجران أمانة هاتون بيغمري خوا حواري لقلا كردون لقليانا دانشتو وكاتكش كا دصلاة إسلامي فراوانا بلا سدمي خليفة كان راشدين وبتابتي لسدمي عمري كركوري خطابة يكنيسة نارو خندري يك اسقف ويقشن لشوني خوي ناقورد زور ليش كسي ناكري. يعني من توجينوي كم خندو هي باحثي شي مسيحي على تا 250 سال بسر وفاتي محمد تيبريوا لصدى بنجاي جهاني اسلامي مسلمان بوا لصدى بنجاكي تري اين كاني تربون. يعني لبغدايا كدصلاتي عباسيه بوا هر مسيحي كان خوان امالين بون منا كوابزام هي لويس شيخويا كتابك هي وزراء النصرانية في الإسلام على سي وزير هبوا لسدمي عباسي كان جماردو معنا سي وزيري مسيحي هبوا ده صلاتي عن بيدراو مسيحي كان لبابتي مسألة بيكوجيانا إسلام برويبة بيكوجيان هي اللي قال آينا كان يعني هروي أمهم كنيسة العالم إسلامية هي باشا بكنيسة قيامه يعني وكو توماس أرنولد على أجر مسلمانان بیان ویستایە مەسیحیەت لە ناوبەرن دەیانتوانی زۆر بە ئاسانی مەسحی مەسیحیەت بکەن لەسەر ئەرزە على الأقل لە شەرقا دەیانتوانی ئەوە بکەن. تەنانەت یەکێ لە الناصر محەممەد قۆڵۆن کە یەکێکە لە پاشا و سەرکردەکان لە سەردەمی مەمالیکە لە میسرا کاتێک کە سەرەکەوێ باشە لە سەردەمی مەغۆلایە لەو سەردەمایە ئەو کاتێک کە دەسەڵاتی عەباسی لاوازە بڕیار ئەدا کە مەسیحەکانی مسر قبتیەکانە بێ بە زۆر مسلمان ببن و بە زۆریش ئیعلانی ئیسلامەکەن و مسلمانە بن. عولەما کۆ بنەوە ئەڵێن ئەمە مخالفی قورئانی پیرۆزە، ئەم دینە ئەم باوەڕهێنانە بەم زۆرەی قبول نەچکە لا ئیکراها فی الدین. بۆیە موقفی زۆر جوان هەیە، یعنی لە مەجالی پێکۆژیانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خێزانەکانی دوو لە خێزانەکان یەکیان مەسیحی بووە یەکیان یەهودی بووە، یعنی ماریای قبطی مەسیحی بووە و سەفی کچی حوێی کوڕی ئەخطەب جوولەکە بووە. مەسەلەن مەسەلەی پێکەوەژیان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک چێ بۆ مەدینە لەگەڵ جوولەکەکانە دەستوری مەدینە نووسێتەوە بەیەکەوە ژینوەڵێ جوولەکەکان ومەتێکن لەگەڵ مسلمانان. یعنی ئەم بابەتی پێکەوەژیانە بۆ خۆی پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وەسەلام مامەڵەی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ئەو خاوەن کتابەکانی تر مامەڵەی ڕاستەوخۆ بەڵێ مامەڵەی ڕاستەوخۆ سەردانی کردوون باشە سەردە بانگەوازی کردوون ئەوان هاتون لەگەڵیان ژیاوە ئەوان هاتون بۆ لای پێغەمبەری خوا دەسەڵاتداریش بۆ سوکاتیان بە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی وتیانە السلام عەلەیک مردن لەسەر بێ پێغەمبەری خوا وتێتی وعەلەیکم نەشیوت وعەلەیکم السلام، یعنی بەم شێوە وەڵامیاونەتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەردانی کردوون لە میدراسە لە ماڵەکانی خۆیانە ئەوان هاتون بە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا کاتێک کە وەفاتەکە درعەکەی لای کابرایکی جوولەکەی بۆی معاملەی تجاریان لەگەڵا بکرێ، يعني بوي هن نبن بوي حصر نبن بلا دابراو نبن لكومالجي إسلامي لها مسرد مكانها. يعني علي كوري بطالب كاتك بيت خليفة درعكيد وزيته ولاي كابرياش يجوا لك قاضي مسلمانان يدابت جوا لك
زۆریان لێ ناکرێ یعنی لە سەردەمی عومەری کوڕی خەتابە خوا لێ ڕازی بێ کابرایکی کوێر ئەبینن سوالەکە عومەری کوڕی خەتاب لێ پرسێ فەرمێت تۆ چیت ئەڵێ من جوولەکەم ئەڵێ تی بۆچی سوالەکەی ئەڵێ تر توانام نییە ئەی با بۆ بەیت المال و لە مسلمانە فەرمێ ئەمە زەکاتی پێشێ نمونە زۆرە بەڕاستی حتا ئەگاتە سەردەمی سەلاحەدین ئەیوبی کە سەلاحەدین ئەیوبی ڕۆژئاواییەکان خۆیان دان ئەنێن بە گەورەی سەلاحەدین ئەیوبیا بەرامبەر لەگەڵ ئەوەی غەربیەکان لە حەملاتی سەلیبیا کاتێک کە هاتن عالەمی ئیسلامیان وێران کرد بەڕاستی وەکو چۆن مەغۆڵ کردی وەکو چۆن ئێستاش عالەمی ئیسلامی یەمەن وێرانە سووریا وێرانە حەلەب وێرانە عالەمی ئیسلامی عێراق وێرانە ئەو کاتە زۆر خراپتریان کرد یعنی شوێنێکی وەکو قودس شارۆچکەیەکی بچووکی وەکو قودس وەکو ئیبن کەثیر ئەفەرمێ لە ماوەی هەفتەیە کە 7,000 مسلمانیان سەر بڕی یعنی خوێن گەشت بۆ قاچی ئەسپەکانیان بەڵام سەلاحەدین دوای نزیکەی 100 ساڵە کاتێک کە دێ ڕزگارەکە هەمویان ئەنێرێتەوە بە کەشتی بەجانی تۆڵەش مامەڵەیان لەگەڵان ناکە ینی ئەسڵەن مەلیکەکەیان ئەگرێ ئەی بەخشێ سەرکردەکانیان ئەگریان بەخشێ بۆیە ئەوروپا خۆی کە هۆلیۆت فیلم لەسەر سەلاحەدین دەرەکە باسی گەورەی سەلاحەدین ئەیوبیەکە لە کاتێکە قەلعەیەکە ئەمە هەر مێژوونوسانی ژێرنەوە قەلعەی کەرەک کاتە سەلاحەدین ئەوێ حەسریکە بە منجەنیق دەورەی داوە باشەمان هاتون کە تەمەنامان هاتون داگیریان کردووە خەبەرە نێرم بۆ سەلاحەدینی بێڵێ ئاهەنگی ژن گواستنەوەیەک هەیە ئەکرێ ئەم شەڕە ڕاگریتامە ئەم میوانە ناڕۆنەوە ینی چەند بەنهێنی پلانی داناوە بۆ ئەم شارە ڕزگارکات شەڕاگرێ سەلاحەدین ئەیوبی ینی ژنەکانیان ئەنێرێتەوە ئەیان بەخشێ ئەوەی کە سەلاحەدین ئەیوبی بەرامبەرەوان کردویانە ینی پیاوێکی وەکو ئیبن تەیمیە کە هەندێک خەڵک ئەڵێن پیاوێکی تونڕەوە ئیبن تەیمیە کاتێک کە تەتارەکان لە 700 هیجریە مسلمانان و مەسیحی و جوولەکەکان دەستگیرەکەن ئیبن تەیمیە چه تەکلیفەکە لە یەکێ لە سەرکردەکانیان کە وەکیلی هۆلاکۆیە تەکلیفی لێکا کە مسلمانان کە ئاسیرانە ئازاد بکەن ئەڵە مسلمانانی بازاڵە من مسلمانان ئازاد بکەن ئیبن تەیمیە فەرمێ من مسلمانانم ناوێ ئەوانە ئەهلی زیمەیە بێوانیش ئازاد بکرێت ئیلحاحی زۆرەکە ئازاد دەکرێن بۆیە بەگەر بین بۆ سەردەمی عەباسیەکان و بین بۆ سەردەمی تەنانەت عوسمانیەکان سوڵتان محەممەد فاتح لە کاتێکە قسەیەکی مەشهوریان هەیە بێزەڵنتیەکان ئەڵێن ئێمە حەز ئەەکەین عمامەی تورکەکان ببینین لە قوستەنتینیە نامانەوێت تاجی ڕۆمانی پاپا ببینین لە ئەستەمبوڵا بۆچی چکە بەڕاستی مسلمانان جوانترین نمونیان پێشکەش کردووە لە پێکەوە ژیانە هیچ مسلمانێک لە تاریخە ئیسپات نەبوو سوکاتی بە مەسیح کردبێ بە دایکی مەسیح کردبێ بە ئینجیل کردبێ چونکە قورئانی پیرۆزە فەرمێ سوکایەتی بە پیرۆزیەکانی خەڵکانی تر مەکەن جوێن بە خواکانیان مەدەن حەگەر خوایەکی باتڵش بێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم ئەگەر کابرا مشکە پەرستێ ئەگەر شەیتانە پەرستێ ئەگەر ئینجیل محەرەفە ئەگەر تەورات چییە قورئانی پیرۆز نەهی کردووە حرامی کرد لەسەر ئینسانی مسلمان وەڵامی خراپە بە خراپە بداتەوە ئەگەر ئەو خراپەت بەرامبەرەکە تۆ خراپەی بەرامبەر ناکەیتەوە يعني ئەمە مامۆستا وێنەیەکی بچووکراوی ئەوەی کە جەنابەت لە مێژووە باسیەکەی لێرە لە هەرێمی کوردستانە و لە کوردستانە بە حەقیقی و بە واقعی هەبووە مەسەلەن تۆ سێرکە مامەڵەی زۆرینەی مسلمانی هەرێمی کوردستانیان کوردستان مەسەلەن لەگەڵ ئاینەکانی تر چۆن بۆ لەگەڵ شوێن کەوتوی ئاینەکانی لەگەڵ جوولەکەکان کە لێرە ژیاون لە هەڵەبجە ژیاون لە سلێمانی ژیاون لەگەڵ مەسیحیەکان کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ژیاون و تەنانەت ئاینەکانی دیکەش ینی چۆن مامەڵەیەکی تەندروستانە هەبووە وەکو ئەو ترسە بواە کە ئەوروپیەکان ئیدعایەکەن کە مسلمانان مەسەلەن سەرچاوی مەترسین بۆ سەرایەنەکانی تر ئەوە خۆ ئەبوو پێچەوانەکەی لە کوردستانە ببیندایە بەڵام خۆشبەختانە مەسەلەن ئەبینی پێچەوانەی ئەو ترسە مسلمانان ڕەحمەت بوون یا دەستی ئاشتی مامەڵەیەکی جوانیان هەبووە مەسەلەن لەگەڵ شوێن کەوتوی لە تاریخی بە تایبەتی عێراق چونکە عێراق ئاینی مەسیحی تیا بووە زۆر ڕوویداوە لە عێراق بوون منە لە تکری تاڵەن لافاوێک هاتووە مسلمان و مەسیحی لە یەک گۆڕستانە بەیەکەوە نێژراون و بێ جلوبەرگەکانیانەوە نێژراون لە مووسڵ کە ئێستاشی لەگەڵا بێت لە ئەطرافی مووسڵ چەندین گوند و شارۆچکەی مەسیحی هەیە مزگەوت و کەنیسە دراوسەی یەکەن سەلام لە یەکەکەن کاسە دراوسێتیەکەن بە یەکەوە لە تاریخە هەتاک و ئەم
حرەکەی ئیستیعمار و فیتنێ دروست نەبوو مسلمانان و مەسیحەکان بە برایەتی بێت. هەتا ئەوانە نەهاتن کە خۆیان بە پارێزەری مەسیحیەکان و جوولەکەکان نەزانن، ئەوان جوولەکەکان و مەسیحەکان لێرە پارێزراو بوو. تەنانەت کاک عەباس لە حروبی سەلیبیە یەکێ لەو شتانەی کە ویستیانی تر وتیان بەخوا ئەمە سەر ناگرێ بە وێنەی ئیسلام ناشرین بکەین، ئەو مەسیحیانەی کە لە حملاتی سەلیبیە هاتن هەندێکیان مسلمان بوون، چونکە بالفعل بینیان مسلمانانە وحشەنین کە باسەکرا مسلمانان پیرۆزەکانی ئیسلامیان نەشێوانە بەعکسەوە مەسیح لە قورئانە زۆر پیرۆزە بڕوایان پێ هەیە کە لە پێغەمبەرانی ئولوالعەزم بۆیە هاتن سمعەی مسلمانانیان شێوان. یعنی ئیسلام کاتێ تەتەر و مەغۆلیە بۆ ناو مسلمانان دیێت قەتڵ و عامیانەکات، بەڵام لە دوای چەندەیەک بە مسلمانەتی ئەگەڕێنەوە. وێنەی کاتێک کە مسلمان ئەو فودەی یان ئەو مسلمانانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەیان نێرێ بۆ لای نەجاشی، بەڵێ کابرای قوڕیش مەسەلەن ئەڕوا ئەیەوێ وێنەی مسلمانان ناشرین بکە، بەڵێ ئەڵێمانە بە خراپە باسی پێغەمبەرەکەی ئەواکەن. یعنی هەمان ئەم تەشویها لەو کاتەوە هاتوو کە مسلمان وەکو دژی مەسیح پێناسە بکرێ، پێی وابێت ڕاستە، یعنی مسلمان بڕوای بە کۆمەڵی وێنەی مەسیح نییە کە لە ئینجیلا هەیە، بڕای بۆ نییە مەسیح خوابێ یا کوڕی خوابێ، بەڵام خۆ ئیسلام ئەمە منع ناکە لە کابرای مەسیحی کە بڕای بۆ بەرحاڵ ئەکرێت جیاوازیان هەبێ، جیاوازیان ئازادن و قورئانی ئیعلانی ئەوەی کردووە فەرمێ ئەم ئاینانە ئازادن لا ئیکراها فی الدین، ئەفەرمێ ئەم ئاینانە کە لەسەر زەویە هەن بە تایبەتی ئاینە گەورەکانە فەرمێ إن الذين آمنوا والذين هادوا كما بسي بي جولك كان والنصارى والصابئين والمجوس والذين أشركوا أمانها مي أنا فرمي إن الله يفصل بينهم يوم القيامة خوال قيامتها فصلك على بيننا. يعني إنساني مسلمان قازينية بس العين كاني كوا، يعني لتاريخ إسلامية باور كان كباسي لما في مروف فكري استشي لقلا به عمري كوري خطاب مقولي شي زور جواني هي كقرته بحادثي شي كوري كفرمي لك يوم مروف كان تنكردو بكويلا لكاتك وان بازادي لدايق بون أقرته برداوي كاتي عمري كوري عاص لوالي مصر لقل كابرياشي قبطيا كوركي منافسا كان كابري قبطي باتوا كوركي عمري كوري عاص قامجيشي ليدا ام كابرا شعور بواك كعدالتك هي كدات بروريك هي الرقبه ظلمنادا لسر قامجيك لمصر وخويا جينته مدينه باشا خويا جينته مدينه وامام عمر كوري خطابه فرمي ايش عمري كوري عاص وباوجي كورخشي بانغا كاتوا على دي قامجيك ولا كوركي بروا ان جاداني شبل عمري كوري عاص سري شروط كبيره بسريا على بوتي اخوي ليني مالا غرو بپشتي باوشي لياوي انجا فرمي ولا كيو خلطان كرو بكويلا لكاتك با ازادي لدايقون مسلمانان پیغمبري خو څنګه فرميتي هر کس عزتي ذميك با عزتي من ادا من اذى ذميا فقد اذاني هر کس ايش زياتريان بكاده فرمي من لك روجي قيامته يا اخي كرم بو مسلمانان نان ويراو څنګه بابتي شي دينيا مسلمان ناوره دزبو مسيحي بره خوارج دستي چوته مسلمان دستي نشوته مسيحية چونکە تێتێمە ئاهلی زیممەی ئێمن لەبەرەوە لە عالەمی ئیسلامیە من ناڵم لەسەر ئاسی تاک خروقات ڕووی نەداوە، بەڵام وەڵاهی مەسیحی ڕێزی لێ گیراوە بە گەورە تەماشا کراوە، سوکایەتی پێ نەکراوە، بە کەنیسەی پارێزراوە. یعنی عولەمای گەورەی ئیسلامە فەرموون کاتێک کە مسلمانێک خێزانەکەی مەسیحیە دروستە ئەم خێزانەی گۆشتی بەراز بخوا، دروستە خاج لە ملیابێ، دروستە حیجاب نەبێت، خێزانتە وەکو مەسیحی خێزانتە و دروستە براکانی ببن بە خاڵی مناڵەکانت وەسیلەی ڕەحمە بێ لە بینانە. هەروکو چۆن پێغەمبەری خوا فەرمێ ئەی سەحابەکانم ئێوە کاتێ ئەچنە میسر بیرتان بێ ئێمە خزماتیمانێ لەگەڵ میسرەکانە، چونکە هەم هاجەری دایکمان میسریە هەم ماریەی قەبتیی میسریە. يعني پێغەمبەری خوا فەرمێت سیلەی ڕەحممان هەیە لەگەڵیانە. مسلمانان هەموو ئەم شتانە ئەخوێننەوە، بەڵام ئیتر ئەم ترسە لە ئیسلام، ئەم ترسە لەوەی کە ئیسلام ئاینێکە ئەگەر دەسەڵاتی هەبێ خەڵک سەرە بڕێ ئاینەکان کۆتایی پێدێنێ لە تاریخی ئیسلام ئەوەی نەکردیان لە حاڵەتی ئاشتی و ئاشتی کۆمەڵگەکانە ئاشتی ئاینەکانە بەرژەوەندیان نامێنە، ینی خەڵکانێک لەوانەیە بڕێیان بەم ناکۆشیە دابێ، ینی لە مەسلحەتیان نابێ ئەم ناکۆشیانە زەخکەنەوە. بەتاکید بەشێکی سیاسیە بەشێکی تۆوتت هەندێک جار لە سەروبەندی هەڵبژارنەکانە مثلا لە ئەوروپا ئەم بابەتانە گەرمە بێتەوە، ئەم بابەتانە گەرمە بێ بەتایبەت بۆ تەنگ پێڵچنینی مسلمانان و بەتایبەتیش ڕاستێ سەلوانەیە جالێ ئیسلامی مسلمانان لە ئەوروپا زۆر بن، لەوانەیە زەحمێک ینی ئیزدیحامیشی گەورەی هەبێت. ئوستاز ینی ئەکرێ ئەمانە هەندێک جار حاڵەتیش بن لە ئاسیا ئەوروپا ڕۆدەن، چونکە وڵاتانی ئەوروپا شەبینین کە بە هەزاران مزگەوتی تیادایە،
ڕێگەیان داوە کە مسلمانان مەسەلەن بەتاکید من وابزانم بۆ خۆی ئاماژەم شاعیرەکانی. پێدا وازان باسم کرد ینی ئێمە خۆشببختانە خەڵکی ئەوروپی ئەوروپا تەجاوزی عنسوریەتی کردووە ینی بەڕاستی تەجاوزی ئەم دروشمانەی کردووە چونکە لە چەندین سەردەما شەڕی ناوخۆی تاقی کردوێتەوە شەڕی کۆمەڵاتی تاقی کردوێتەوە کوتم کاتی خۆی لە فەڕەنسایە کە شەڕی نێوان کاسۆلیک و پرۆتستان تاقی کرایەوە لە سیەکان و چلەکانی سەدەی ڕابردووە لە سەردەمی هیتلەری نازیە کاتێکە حملەی دژی سامی دەستی پێکرد معاداتی سامی دەستی پێکرد کە جوولەکەکان کوژران کە هۆڵۆکۆست کران هەڵبەت تێبینی هەیە لەسەر ژمارەکە و باسی 6 میلیۆنە بەڵام ڕووداوی گەورەی واقعەیە کە جوولەکەکان لەسەر دەستی هیتلەر و نازیەکان ئیبادە و کۆمەڵکوش کراون بۆیە ئێستا لە ئەوروپا بە قانون معاداتی سامی دژایەتی سامی قەدەغەیە بەڵام بۆچی دژایەتی ئیسلام قەدەغە ناکرێت بۆچی ئیسلامفۆبیا قەدەغە ناکرێت ڕاستە کۆمەڵی ڕێکخراو هەیە کۆمەڵی ڕێکخراو هەیە دژی ئیسلامفۆبیا دژی ترس لە ئیسلام هەیە بەڵام لە هەمان کاتیشە جاری وایە کۆمەڵی قوانین لە ئەوروپایە تەشەیع ئەکرێت کە هاندانە بۆمە بۆ نمونە قەدەغەکردنی حیجاب کاتێکە بۆ نمونە کاتێکە محکەمەی عەدلی ئەوروپیە لە حیجاب قەدەغەیە حیجاب دروشمێکی ڕەگەزپەرستیە ئیتر ئەمە چی دروستەکە ئەمە بێگومان کاردانەوەی خەڵک دروستەکە هاندان دروستەکە ئەمە جارێککە ئیسلامفۆبیا دروستەکاتەوە ینی تاکی مسلمان لە ئەرکی تاکی مسلمان بەڕاستیەوەیە یەکەم لە ڕووی تاکە وەکو خۆی بارگاوی کا بە دینە ڕاستەقینەکەی خۆی بۆی بتوانێت ئەو وێنە هەڵەی کە لەسەر ئیسلام هەیە ئەگەر منێک هەڵە بکەم داعشێک هەڵەیەکی کرویکی تر هەڵی کرۆمی ئەمە ڕاست بکرێتەوە و پێکەوە ژیان و تەعاروف و گفتوگۆ هەبێ سەردان هەبێت لە مناسەباتیانە و دەکرێت بانگەوازێکی جوان بۆ ئیسلام بکرێت ئەو اختلااتە هەبێت زۆر گرنگە و ئەو هەڵانە ڕاست بکرێنەوە لەسەر ئاستی دەوڵەتانیش بەڕاستی حکامی عەرەب بە تایبەتی مسلمانان لەسەرم بابەتانە بێنە جواب هەروەکو چۆن لە پاکستان کاتێکە با بڵێن سەفارەتی پاکستانی یان سەفارەتی نەرویج لە پاکستان بانگەکرێت و ناڕەزایی پێوترێ پێویستەکە بەڕاستی گەلانی مسلمان هەتاوکو بایکۆتەکرێ کۆمەڵێشت هەیە ئەکرێ پەیام بگات دەسەڵاتداران پەیام بدەن چونکە هەتا پسران لە ڕووی پەیوەندی سیاسیەوە چونکە بەڕاستی قورئان هێڵی سوورە ڕاستە قورئان بەمە لە ناو ناچێ وەکو کاتی خۆی وەزیرێکی مستعمەرێکی بریتانی وتبووی ئێمە ناتوانین مسلمانان لە ناوبەرین تاکو ئەم قورئانە نەسووتێنین ئەم قورئانە لە ناو نەبین یەکی تیراوت زاخر دامەوە خۆم قورئانە لە دڵی هەزارانایە لە دڵی ملیۆنان مسلماندایە خۆم قورئانە هەرم نوسخەیە نییە قورئان بەمە لە ناو ناچێ ئیسلام بەمە لە ناو ناچێ خی گەورە فەرمی یوریدون لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون خی گەورە دینی خۆی تەواو کات دڵنیا بن پێغەمبەری خوا مژدەی داوە فەرمێ ڕۆماش مسلمانان ئازادیەکەن و ڕۆماش دەبێتە ئیسلامی اینجا بمانێ و یانەمانەوە ئیسلام ئەگاتە مەشارقی ئەرض و مەغاربی ئەرز و ئیسلام ئێستا بەپێی ئەو سەرژمێرەیە و بەپێی حسانی کەیە ئیسلام لە دنیاە گەورەترین ئاینە لە ڕووی تەشەنەسەندنەوە ئاینەکانی تر هەمووی بچووگە بنەوە ئیسلام زیاتر دیراستە بکرێت تا زیاتر لێکۆڵنەوەی لەگەڵ هەر بۆیە ینی بۆیە ئێستا لە بەتایبەتی لە پایتەختی دەوڵەتە گەورەکانی ئەوروپا بەتایبەتی تعجوبەکەی لە وڵاتێکی گەورەی وەکو بریتانیایە یعنی زۆرترین تعدا لە بریتانیا هەیە لە فەڕەنسا هەیە لە ئەمریکا هەیە وڵاتەکانی تر نەرویجە دانیمارکە هۆڵندایە نەمسا ئەمانە شتی کەمتر حتا لە سوید ڕاستە خۆ سوید وڵاتێکی ئامینە بەڵام چەند جار مزگەوت سووتێنراوە لە مالمۆ لە فلان شوێ مزگەوت یعنی ئافرەتێکە مناڵێکی لەگەڵایە بە سیارەوە چەند بەسەریە ئافرەتێکە حیجابی بەسەرەوە لە ناو پاسێکە لە میترۆ دایە بەزێن قسەی پێکەن ئەڵە تۆ جلانی لەبەرتایەوە قمبەلت لە ژێرەوە شاردێتەوە نوێژەکە نەکوژرێن لە مزگەوت ینی لە نوێژی جمعە لەوەی نیوزیلەندا کابرا لە ڕێی پێشتریش نامەی بڵاو کردێتەوە پەخشی ڕاستەوخۆ لە ڕێی فەیسبووکەوە ئەچێ دەزڕێژیان لەیەکە ینی مسلمان لە کاتێکا مسلمان لەوێ خەڵکیی متەسالمە پەنابەرە لەوێ بەڕاستی متعدینیەوە ناشێوێ لێشی بەڵام وەکو تۆ وتت ئێمە تەنها پەیامی یاشتیمان هەیە ئەکریاینەکان باشتر پێکەوە بژین مسلمان و ئیسلام دەست پێشخەری سەرەتایی هەیە لەو مەوزوعانەیە بە ئەوی کۆمەڵگەیەکی یاشتی خواست بە پێکەوە ژیان یاشتیانە پێکەوە بە تاکید ینی ئێمە تەنها دوو اختیارمانەیە ئەویش بە ئاشتی پێکەوە بژین و بە ئاشتی پێکەوە بژین اختیاری شەڕمانێت چکە سەردەمی شەڕ کۆتایی پێاتەوە خۆشبەختانە حتا پاپای ڤاتیکان
ینی دژی ئەم بابەتانەیە کەنیسە ڕسمیەکان دژی ئەم بابەتانن و حیوار هەیە لەسەر ئاستی گەورە ینی حیوارە ساڵانە حیواری نێودەوڵەتی نێوان ئاینەکان ڕێگەخرێ حتا لە نەتەوەیە گرتوەکان ئەم بابەتان هەمووی ئیدانە ئەکرێ بەڵام بالفعل ئێمە پێویستمان بە حیواری شەرق و غەربە پێویستمان بەو نەسەریاتانە نییە کە بەداخەوە دەمێکە تەنزیری بۆ کرێ بابەتی سراع الحەزارات بابەتی نیهایەتی مێژووی هەنتکتۆن ئەمانە کە سیاسیەکان تەنزیریەکەن بۆچی ینی تر بۆ ئەوێت چی بکایوێ شەرق و غەرب بابەیەکە لە پێناوی دزینی نەوت و سەروەرد و سامانی خەڵکە نەمرۆڤێکی مسلمان حەزی بەم شەڕێەوە براوەیەتیایە و نا تاچیشی ئەوروپیش حەزی بەمەی هەمومان لە شەڕ ماندوو بووین پێکەوە ژیان و ئاشتی یان ئەتوانین بێکەوە بژینیان هەر کەسێکمان لە ماڵی خۆی. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر مەهدی قاتر مامۆستای زانکۆ ئازیەتماندای زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ بەڕێز هیوایەوەی بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سوودمان بە هەموو لایەک گەیاندبێەوە دەست پێشخەری پێکەوە ژیانی یاشتیانەی گەلاین و خاوەنایی ناجیاوازەکان بین تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە و مەزن ئەسپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس.